دکتۆرە خانمان چۆن دەتوانن مامەڵە لەگەڵ ئەم تێکچوونی تەندروستیە بکەن چۆن دەتوانن چارەسەری بکەن یاخود زۆر سپاس کە ئەوە پرسیارێکی یەجگار جوانە بەڕاستی لە سەرەتای دووگیانی کۆمەڵێک نیشانە هەیە کە لەوانەیە بێتە هۆی بێزارکردن بۆ خانمەکە و هەروەها هەندێکجار دەوروبەرەکەشی بە جۆرێک من ئامۆژگاریم هەیە بۆ خانمان هەروەها خێزانەکانیان کە پشگیرێکی تەواوی خانمان بکەن و هاوسەرەکانیان بە هەمان شێوە پشگیریان بکەن چونکە ئەمە کۆمەڵێک گۆڕانکاری هۆرمۆنات و جەستەییە کە ڕوو ئەدات و بەدەست خانمەکە خۆی نییە بۆیە پشگیریکردن و ئارامکردنەوەی دەرونی خانمەکە کاریگەرێکی ئەجگار زۆری هەیە و هەروەها داواکارم لە خانمان ئەو خواردنانی کە تۆ هەست ئەەکەی ناتوانانی هەربی بینی لاوانەی ببینینی ئەڵند تووشی ئەڵنجدان بیت و برشەیتەوە دوورکەوەرەوە لێ هەروەها دوورکەوەرە لەو خواردنانەی کە بڕێکی زۆر ترشەڵۆکی تێداواتە ترشەڵۆکی گەدە زیاد دەکات دڵەکزێت بۆ زیاد دەکات لەوانە یان ئەو خۆراکانش کە بەهاراتێکی ئەزگار زۆری تێدایە بە تایبەتی خواردنە خێرایەکان و ئەمانەیە کەکن لەو ڕێگانەی کە ببێتە هۆی کەمبوونەوەی ئێڵەنجدان و تشەڵۆکی گەدا و ئامۆژگاریشم بۆ خانمان هەیە ئەو خانمانێک کە دووگیانەکان ئەتوانن ئەزانن دووگیانێکی ئاساییە ورشانەوە ئێڵەنجدانەکانیان بە شێوەیەکی ئەجگار زۆر نییە بۆیە پێویستە ئەم خانمانە ئەتوانن کاری ڕۆژانی خۆیان هەم لە ماڵەوە هەم لە دەرەوە بە ئاسایی بە ئەنجام گێنن چونکە بەڕاستی دووگیان بوون نەخۆشی نییە هەندێک گۆڕانکاری فسیۆلۆژیە بە تایبەتی لەو خانمانەی کە دووگیانەکان تەندروستە کە ئەتوان کاری ڕۆژانی خۆیان بکەن چکە بەڕاستی پاڵکەوتنێکی ئەجگار زۆر لە ماڵەوە لەوانەیە کاریگەری دەرونی لەسەر خانمەکە هەبێت یاخود ببێتە هۆی ئەوەی کە هەرسکردن لە گەدەدا هێواش بکات و بێتە هۆی ئەڵەنجدانێکی زۆر و قەبزی بۆ خانمەکە و ئەو خانمانە بەڵام هەندێک خانم هەیە بەڕاستی کە ڕشانەوە ئێڵەنجدانەکانیان زۆر زۆرە بۆیە ئەم خانمانە پێویستە بە زووترین کات پەیوەندی بە پزیشکی پسپۆری ئافرەتانەوە بکەن بە جۆرێک کە لەوانەیە ڕشانەوەکە ئەوەنە زۆر بێت کە خانمەکە نەتوانێت هیچ خواردنێک بخوات ببێتە هۆی وشکبوونەوەی جەستەی خۆی دابەزینی کێشی لەشی خۆی کە ئەمەش کاریگەری بە هەمان شێوە لەسەر گەشەی کۆرپەکە ئەبێت میهرەبانی دڵسۆزی و لێزانی